دیارە دوێنێ شەشی مانگ شەشی هەشت هاوڵاتیە کاتە نێشتنی تاوان کە ئۆتۆمبیلەکەی لە بەرماڵەوە ڕاگرتووە و دزراوە پاش ڕێکارە یاساییەکان و وەرگرتنی بڕیاری دادوەر دیارە هێزی پۆلیسی نێشتنی تاوان لە ماوەی 24 کاتژمێردا توانیان ئەو کەسەی کە بکەری تاوانەکەی دزەکەیە دەستگیریکەن پاشان ئەمڕۆ شوێنی ئۆتۆمبیلەکەمان دۆزیەوە و هێنامانەوە نەهێشتنی تاوان پاش پشکنینی ماڵی ئەم تۆمەتبارە دیارە بە بڕیاری دادوەر پشکنینەکەمان ئەنجام داوە چەند پێناسێکمان دۆزیوەتەوە کە مۆڵەتی شۆفێریە پاش پەیوەندیکردن بە خاوەنەکانیانەوە دەرکەوت ئەوانیش سکاڵیان هەیە و ئەو پێناسانە لەناو ئۆتۆمبیلەکانیانە بووە و دزراوە لەگەڵ ئێمە سویچێکی جۆکەرمان بەم تۆمەتبارە گرتووە دیارە هەموو کارەکانی لە ڕێم سویچە جۆکەرەوە ئەنجام داوە کە کەلوپەلی هاوڵاتیانی لەناو ئۆتۆمبیلی شادزیوە لێکۆڵینەوە لەگەڵ یا بەردەوامە تا بزانین چەند تاوانی تری ئەنجام داوە و بە بڕیاری دادوەر بەندە بە پێی مادەی 443 لە یاسای سزادان تۆمەتبارێکی تر کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە دەستگیر کراوە بە پێی دانپیادانانی خۆی مادەی هۆشبەری کێشاوە لە جۆری کریستاڵ لەگەڵیشا لە ماڵەکەی دەست بەسەر جۆرێک لە مادێک داگیراوە کە بەکارهێنەرە بۆ تێکەڵکردن لەگەڵ موادی ترا تا بێ بە موادی مخەدر لە ئەم ماوەیەدا زیاتر لە 44 تۆمەتبار دەستگیر کراون لەسەر تاوانەکانی دزی ماڵان مۆبایل ئۆتۆمبیل دزی پارە تەزویرکردنی پارە سەرانەوەرگرتن ساختەکردنی پاسپۆرت بەکارهێنەرێکی مادەی هۆشبەریشی تایە بەڵام ئەوەی کە گرنگە دوو تۆمەتبار گیراون پێناسی باری شارستانیان تەزویر کردووە کە ئەمانە خۆیان کردو بە کوڕ و باوک تایەکیان گورچیلەی خۆی بفرۆشێ بە هاوڵاتیەک ئەوانیش دەزگیر کراون دیارە گرتوخانەکان بە هاوڵاتیان بزانن یەکەم ڕۆژی جەژن مواجە نیە کەس نەچێت چونکە بشنە ئەوێ مواجیان ناکرێتەوە فەرمانە ڕۆژی دووشەممە پیاوانە ڕۆژی سێشەممە ژنانە داواکارین هیچ کەرەستەیەک لەگەڵ خۆیانە نەبن کاچن بۆ مواجهی بەندکراوەکان بۆی نەبنە مای تەئەخیربوون و بێزارکردن.